لە یەکێک لە یاریەکانی هەفتەی سێزدەی خولی ئەستێرەکانی عێراق دهۆک لەسەر خاچی خۆی و لە بەردەم هاندەرانی پێشوازی لە قاسم کرد. لە نیوە یەکەم هەردوو تیپ بە هەستیاریەوە دەستیان بە یاریەکە کرد. تاوەکو ناوەڕاستی ئەم گێمە دەرفەتی ڕاستەقینە نەبیندرا. لەم دەرفەتە دهۆک نزیک بوو لە گۆڵ. هاڵۆکانی چیاکان بە ئامانجی پێشکەوتن لە ئەنجامی یاریەکە فشاریان زیاتر خستە سەر گۆڵی میوانەکەیان. ئەم لێدانە سەرەی بەیار ئەبوبەکریش چوارچێوەی گۆڵی نەگرت. ئەم لێدانەش تاکە دەرفەتی قاسم بوو لە نیوەی یەکەم. لا نیوەی دووەم قاسم مەترسیدار دەرکەوتەوە. محەممەد ساڵح بە زەحمەت تۆڕی گۆڵەکەی پاراست. لێدانی گۆشەکەشی ئەم دەرفەتە هەر هەڕەشە بوو لەسەر گۆڵی دهۆک. هەڵۆکانی چیاکان بێدەنگی هەنشکاند و لە خولەکی 74 وەڵامێکی پڕ بە پیستی قاسمیان داوە، بەڵام بەخت یاوەریان نەبوو. جارێک ستون و جارێک گۆڵپارێز بوونە بەربەز لە بەردەم گۆڵ. لێدانی گۆشەکەشی هەر مەترسیدار بوو، بەڵام گۆڵی لێوە بەرهەم نەهات. یەک سانیە نەرێنیەکە باڵی بەسەر یاریەکەدا کێشا تا دوا خولەک. جەبار کەریمی تازە هاتوو بۆ نێو یاریگا توانی بربەستی یەکسانی بشکێنێت و گۆڵی یەکەم و پێشکەوتن و سەرکەوتن بۆ هەڵۆکانی چیاکان تۆمار بکات. بەم شێوەیە دهۆک کۆی خاڵەکانی بۆ 21 خاڵ بەرز کردەوە و بە کاتی خانەی چوارەمی ڕیزبەندی گرت. قاسمیش بە 14 خاڵ لە خانەی سێزدەی ڕیزبەندی دەبیندرێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام.